كم للايا مامۆستا ماجد چۆنی؟ سپاسان دەکەم سپاس حاڵت؟ بەخوا لەو پەڕی باشیدامە زۆر تەندروستیت؟ لە خوای بەزیادوی ئەرێ بەس نییە؟ قەت بەز نییە بەس نییە. بەردەوامین هەتا دیمەن تیڤی مابی ئەمە بەردەوامین دەستەکان مامۆستا گیان بەخێر بێ بە فاملیمەوە. زۆر سپاست دەکەم ئەرێ بەزنیا لە ماوەکی کەم توانی یعنی بەڕاستی ئەوە ڕێی من نێ ڕێی هەموو خەڵکی ئەو شارەیە بە ماوەکی کەم توانی ینی هەموو سوسیال میدیا داگیر بکاتن ینی بەڕاستی بەرهەمی جوان و زۆر پوختمان پێشکەش بۆ خەڵکی کرد خەڵک هەموو هەفتە چاوەڕێی ڕۆژی شەمێ بتە سعات 9 شەو بەرنامەی نوێی ئەرێ بەزنێ تەماشە بکە. باشە مامۆستا لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ زۆر باشم. وەکو ئەو ساڵ دەزانی خۆشیەکەی لەوەیدا کەتیتە ناو بەهار وەکو دەتوان برە زستانە خەڵک زۆر هەز بە تێنێتی بە برسێتی ناکە بەس خۆی بای خۆی بڕچی شتێنی و ئەوە دەبی بەس کێشە شیوانە بەتەمایی کەی دەست پێ بکەنەوە بە ئەرێ بەز نییە؟ بەخۆی دەبای هەڕای نەگرین بەس دیار بوو دیمە تیڤی وێنەگرەکان زۆر سەرقاڵی بەرنامە یەک لەوانەیە بەنامی بەڕێستەوە چەند بەنامەیت کە بوون دیار بە پێرانە دەگەیشت لە مانجی ڕەمەزان درێژە پێ بدەین بەس ئیشاڵە پشتیوان بەخوای لەگە کاک مەسعود بەڕێوەبەری تیڤی قسەمان کردیە هەردوای ڕەمەزان یەکسەر بە بەرنامەی نوێ لەگەڵ بارزان سنجایی دێنەوە مەیدان. باشە مامۆستا شتێکی خۆشم بۆ ناگەڕێتەوە لە ئەرێ بەز نییە؟ بە قورئان ئەوجە باسی چلۆ بکەم هەر هەمووی هەر خۆشە ئەرێ بەز نییە زیاتر بە بارزانی خۆشە دەرهێنەرەکە زۆر تووڕە دەبی بۆ هەیە لێرەوە بۆ مامۆستا بارزان سلااو ڕێزی تایبەتیم لۆ کاک بارزانیە تووڕەبوونشی جوانە بەڕاستی زۆر لێمە زۆر تووڕە ئەبێ زۆر بەس تووڕەبوونەکەی جوانە لەو خزمەتی ئیشەکەیە ینی ئەمە زۆر جار قەزدەن هەندێک دەکەین ینی ئەو پێ تووڕە دەبی و بەس ئەو ئاگای لێ نیە ئیتر جار بەجار دەبینی هەتە وێرەگرەکانیش خۆوانە هەر هەون بەناوی سەیر بانجیان دەکە لە تووڕیان ئەو کاتەمەش پێ دەکەین و بەڕاستی هەمیار خۆشە هەمیار خۆشە. مامۆستا هەتاوەکو ئەو تەمەنی کە ئێستا هاتووی خی گەورە تەمەنت بەرەکەدار بکە ئیشەڵڵا هیچ کەسێک هەیە هەتاوەکو ئێستا تو عاجزت کرد بێ بۆ نمونە هیچ پەیوەندێکتان نەما بێ پێکەوە؟ حتما هەیە؟ حتما هەیە بەس ئەگەر تاگلایەنە قسە نەکەم هیچ کاتێک چەپڵە بە یەک دەست لێ نادرێ ینی ئیلا بێ بەرامبەرەکەشت خەتایەکی ئەوەی ئەمنی بناسی دەزانی ینی قەت نامە ینی زاڵم نیم ینی زۆردارەکە من نیم کەسەکەی بەرامبەرم ینی هەزیەتی داما پێم باش وە دوورکەومەوە لۆی لە بۆی بتوانم زیاتر هەناسەکی زوان هەڵبژم کە لێشی دوورکەتیمەوە بەڕاستی زۆر مرتاح بووم. خۆی وایە مامۆستازانی چۆنە هەندێک کەسێ وەکو ژەهرە بۆ ناو ژیانت ینی وەکو ئەوەیە ها چۆن پێی ئەڵەن مۆرانە ها چۆن مۆرانە شتێک ئەخوا هەتا وەکو بنی ناوەستێ خاتوونەکەی من ئەگە ئەوانە سەتا دەشت شتیان تێدابی خۆم ئێستا بۆ ڕەمەزانە دەسم دەست لە ملیان دەکەم ینی هەر ئێستا کە هاتمە ژووری ئەو سیکوتێری دەرکەی بڕێک بە حرەکەک عازی کردم تووڕە بووم پاش دەرەقیت کە دیستان چمەوە لای دەستم لە ملی کرد گوتم لەگە کوڕەکەم هیچ فەرقت نییە گوتی مامە زیاتریشم گوتم لێم گەڕە بڕێکی فعالم کرد بە حرەکەت چ و گوتی ئەم لە بیرم کردیە ئەزانم ئەو کەسەمە زۆر لێبوردەمە بەس هەندێک کەس ئیوەی نییە دوورکەمەوە دەمەیە بەردەوامی دەمە ژیانی خۆم. هەندێک کەس هەیە بۆ نمونە تۆ لێشی ئەبووری هاڵی لەبەرخوا با بڕوە بەس ئەوەیە کە لەسەر ژیانی من نەبێ و کێشە بۆ ژیان و ناخۆشی بۆ ژیانی من نەنێت ڕاست دەکە قسەکە زۆر زۆرتەوە ئەمش هەر لەو شتەیە یانی پرسیارەکەتەوە بوو بەڵێ خەڵکەکەیە ڕەنگە یەک دوو کەسیش من هەرەوە نەبن لیان دوورکەتیەوە پێستان بە من نییە ئەمش پێسم بۆوان نیە بەس دوورکەوتنەوەی من جەستەم باش دەبی ینی هەناسەم خۆش دەوی دەستەکان خۆش بێ مامۆستا چ شتێک تۆ زۆر دڵخۆش ئەکا؟ ئەو کاتێک کە لە پێشکامی ڕەنواندە دەکەم لەگە خێزانەکەم بێکەوە کەنان دەخۆین چکە زۆر کەم پێکەوە کۆ دەبینەوە چکە هەر کەسەمان کچەکەم کوڕەکەم خێزانەکەم هەرێکە بە کاتێک دەیدێنەوە بەس هەندێک ڕۆژ بە تایبەتی ڕۆژی جمعان کە لە یەک سفرە کۆ دەبینەوە زۆر دڵخۆش دەبم ئەو کاتانی کە نواندن دەکەم زۆر دڵخۆش دەم زۆر. چ حیوارێکی ئەری بەس نییە لە مێشکت ماوە تۆ زۆر بۆ نمونە لەگەڵی مرتاح بوویتە یان لە فکرت بێ بڵێ ئەو حیوارە لە بیری من ناچێتەوە ئەتوانی پێم بڵێ؟ ئەخ زۆرە نازانم خۆی زۆریانم لەبەریانی بەس حیوارەکان ینی زۆر ئەو هاکاریگەرێکی نیە ئێستا بشیڵێم ینی تاسیر ناکاتن
بەس خەڵک زۆر ئەوەی بەدڵ بوو قمارمان کرد ئەوەی کە ئیفلاس دەکەم و ئەوە دەکەم دیار بوو خەڵک زۆر لە بازار باسی ئەویان دەکرد یانگۆ مامۆستا بەڕاستی بابەتەکی جوانتان باس کرد و خەڵکەکی زۆر ئەو تووشی ئەو وەزعی بووە و ئیتر حیوارەکانی شێر خۆشم تۆ لەوێنە بەس ئەوەیە دەڵێم بەردەوامم هەتا لە قمارەکە پێی دەڵم هەڵناستم تاوەکو هەموو شتەکانی خۆم یا دەیگەڕێن وان هەمووی لە سەدادەنێم پارەکەی ئەوە بۆ هەموم دۆڕاند و ماڵ و سامان و سە هەمووی دۆڕا ئەزەوە دەرسەکە بۆ هەموو ئەو کەسانێکەوە نمونە خۆی گەورە ڕێ نەدا هەوڵ بدەن ڕۆژێ دە 15,000یان هەبێ زۆر باشترە چاویان لە پارەی حرام و شتووا بچکە ڕۆژێک دێ ئیفلاس دەکەن. مامۆستا من پرسیار لە تۆ ناکەم باشە بەس تۆ چه ئامۆژگاریەکەت بۆ ئێمە هەیە بۆ گەنجە و سەردەمە هەیە؟ خۆی ئامۆژگاری گەنجی ئێستاکە بەڕاستی ینی ئەگەر مخاران بەمە بکەیت زۆر لەمە پێشکەوتر ینی ئیوەی نییە ئامۆژگاریان بکەیت بەخوا یعنی هەمووی بەتوانان ئەو کە تەماشەکە ئەو وێنەگرەکان زۆر بەتوانان لە ڕووی ئەلکترۆنیات ئەو مۆبایلیان دەدەستە بە چەند سانەیەک 1000 شت بۆ دەکەن کەچی جیلی مەشتانە نێدەزانی من ئێستا کەش بە حاڵ ناوێک لە مۆبایلەکەم دەدەزمەوە کەچی دەدەمەس کوڕەکەم یەکسەر دیکاو دەلا بابا دەنەوە دەستی ناوڵا جیلی ئێستاکە ینی ئەگەر بەراوردی کێ لەگە جیلیمە ئەوانە زۆر پێشکەوتوترن زۆر زیرەکترن زۆر بە ئیمکانێتترن و هەستیش دەکەم حەزیان لە کارکردنە زۆر چاویان لە دەستی با ڕەنگە هەبن بەس نسبەکە کەمە ئەمن وای دەبینم. مامۆستاجان زۆر سپاس مەمنون ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە تۆمان لێرە بینی. من زیاتر تەلەڤیزۆنی دیمەن ئێستاکە بە مالی خۆمی دەزانم ئێستا بەرنامەشم نییە ئێستاش بەرنامەشم نییە دەچم سەردانیان دەکەم ئەو ڕۆژ نیازم هەبوو سەردانیەکە بەس کاتەکە هەو نەبوو ئیشاڵە بەیانی دەچم سەردانیان دەکەم. مامۆستاگیانمە زۆر خۆشحاڵ بووین دەستەکانت خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەو من ناڵم تۆ لێرە بەدەست بەتاڵی بڕۆی من خەڵاتی خۆمت پێشکەش ئەەکەم باشە ئەگەر هاوکارم خەڵاتەکەم بدەنم لەگەنگۆ بەخۆی خۆی لە خۆی خەڵاتەی زۆر سپاس دەستەکانت خۆش بێ خۆی گەورەتەوە بۆ ئێمە بێڵێ ئیشەڵڵا. مامۆستا لە ئەپی لە زووەوە تۆ دەتوانی بە بڕی 15,000 دینار خواردن لەوێ داوا بکەی ئەگەر ئەپەکەشت نییە ئێستا تۆ دەتوانی ئەپەکەدا بەزەین و لە ڕێگەی ئەوە سکان بکەیت و بیبینیت باشە؟ هەم دەتوانن ماڵش سوودی لێ ببینین بە شتا و هەروەها بە بڕی 25,000 دینار لە هۆم ئەستەمبوڵەوە بووی بە خاوەن خەڵەت لە ناو فەملی مۆڵە عەفو دەتوانێت بچی بازاری خۆتی پێ بکەیت. بژی سپاسان دەکەم سپاس دیمە تیڤی پێشەنگە لە دیاری لە دیدار لە هەموو شتێک.